یەکەممان دەست پێەکەین تەوەری یەکەمان لە گەرمیانەوە لەو شوێنەی کە یان لەو خاکەی کە مێژوویەک لە ئەنفال مێژوویەک لە ئازار و لە شەهیدی لە کۆڵناوە کۆنسێرتێک لە ناو دڵی گەرمیانەوە سازەکرێت. ئەم کۆنسێرتە بە دروشمی کەزیە یان بە ناوی کەزیە کە تایبەتە بە بەرخودانی ڕۆژئاوای کوردستان بۆ پشتیوانیە لە خوشک و برایانمان لە ڕۆژاوای کوردستان. ئەکرێت بڵین ئەمەی کە پێشکەشەکرێت لە گەرمیان تایبەت بە ڕۆژاوای کوردستان تەنیا کۆنسێرتێک نییە کە گۆرانی تیای پێشکەشکرێت، بەڵکو ئەکرێت بڵین پردێکی بەهێزی خۆشەویستیە لە نێوان قەڵای شێروانە و هەروەها ڕۆژاوای کوردستاندا. دەنگبێژی سەرەکی کۆنسێرتەکە کە دەنگبێژی توری تیادایە هونەرمەند محەممەد گەرمیانیە کە لە گەرمیانەوە تەشریفی هێناوە و زۆر بەخێوی کاک محەممەد. سڵاوتان لێبێ هەر بژین. سوپاس بۆ کەناڵی کورسات جارێک پێش هەموو شتێک کە هەمیشە سەرتۆپی ئەو مەوسمانەیە کە ئینسانەکەوێتە نێو نەهامەتی و شۆڕشەوە و بە بەردەوامی لەگەڵ چینی هونەرمەندان و خەڵکی ڕەسەنی شۆڕژێردایە ئەوە زۆر بەرزە نرخێنم بۆ کورسات و دیسانەوە سوپاسی کتایبەتم بۆ دەستگای میدیایی کورساتەیە کە سپۆنسەری کۆنسێرتەکەمانەکەن و کۆنسێرتەکە ئێمە داهاتەکەی بۆ ڕۆژاوای کوردستانە. ئەمێ لەوێ دەست پێ بکەم کۆنسێرتی کەزیە لە چوارچەوەی کەمپینێکی گەرمیانیا بوو کە 4 بەش بوو، دانێکیان خێمەیە بۆ کۆکردنەوەی با بڵێن پێویستی و بەشێکی تریشان ئامادەکردن و ڕێخستنی ئەو چالێکیانە بوو کە هێنانە سەر شەقامی خەڵک بۆ یاگەڕێزکردنی دەنگی کوردی و بەشێکی تریشان بۆ ئەو سەبکە کۆمەڵایەتیانە بوون کە لە ناو خەڵکا کاریگەریانەیە لە ناویاندا مامۆستای ئاینی پەروەردە و تەواوی ئەو سەبکانی تریش کە کاریگەری ڕاستەو خۆیان لەسەر کۆمەڵگە هەیە. دواتر ڕۆڵی هونەر وەکو هەیەجانی شۆڕش و ڕاپەڕاندنی ئەرکی ڕەسەنی هونەرمەندێتی کە ئێمە مانانی هەر بژین خۆش بێت. کۆنسێرتەکە ڕۆژی پێنجشەممە بەڵێ باشە لەکوێ لە ڕۆژی پێنجشەممە تەمان ئێمە باسێکی سەرەتاییش کراوە لەوەی کە وەکو بووکێک بە تەواوی شارەکانی کورسانە بیگەڕێین چون داهاتی ئەم بلیتانە هەمووی بۆ ڕۆژاوای کورسانە کە ڕاستە و خۆیمە پەیوەندیمان لەگەڵاندا هەیە بۆ گەیاندنی ئەو با بڵین ئەو داهاتە. باشە لە شاری کەلار یەکەم کۆنسێرتەکرێت لە گەرمیان. بلیتەکان ئەوەندە زۆر فرۆشراون لەوانەیە ببێ بە دوو شەوت ینی دوو جار پێشکەشیکەین چون جێ نابێتەوە ئەوەندە خەڵکاتوە ڕەنگە خەڵکێکی وا هەبێت کە جگەلەوەی کە بلیتێکی کڕیبێت پارەی زیاتری دانابێت بەس بەوەی کە هاوکارەکەی بگەێنێتە ڕۆژاوی کوردستان. بلیت لە خۆی بۆ خۆی کەمترین بە 5,000 حساب کراوە بەڵام کەمترین بلیت فرۆشراوە بە 5,000 هەمووی لە کەمترین بلیت فرۆشراوە بە 5,000 ئەوە کەمترین نرخماندانەوە بەڵام کەمترین بلیت فرۆشراوە بە 5,000 هەمووی سەروی 15 و 20 و 50 و 70 و چووە تا 100 و ئەوانە فرۆشتووە. هەر بژیت خۆشحاڵی و دەستان خۆش بوو دەستی ئەوەش خۆش بێ. هیوادارم کۆنسێرتێکی نەک هیوادارم کە دڵنیام کۆنسێرتێکی زۆر جوان و زۆر باش دەرەچێت. بەڵام بۆ دەستپێکی قسەکانمان نەکەین بە کەزیە و کەزیەمان پێشکەشکەیت. باشە بەرهەمی کەزیە لێرەوە پێشکەشیەکەم بە شۆڕشی ڕۆژاوای کوردستان. تەمان من ئەمێ شتێک بڵێم من لێرە تەنهاوەکو هونەرمەندێک لێرە نیم. من باوکم ئێستا خۆی لە سەنگەرەکانی بەرگریە لە ڕۆژاوای کوردستان کە لەبەر خراپی بارودۆخی ئینتەرنێت کە ڤیدۆی بۆ نەناردینەوە سەبارەت بە پشتگیری بۆ کۆنسێرتەکەی کەوتی هەڵم گرتووە باسی بکەم بەڵام پێشم کەوتی دەسە باوکم لێوەیە من کوڕی شەڕوانێکم و کەزیە پێشکەشەکەم بە شۆڕشی ڕۆژاوای کوردستان و تەواوی درێژی و تەندروستێکی باشی بۆ خوازین ڕێز و سڵاومان بۆی هەیە بۆ باوکت و بۆ تەواوی شەڕوانە لە ڕۆژاوای کوردستان. و چەند ڕۆژێک بوو ئێمە لە پەیوەندیدا بووین لەگەڵ کاک محەممەد بۆی کە باوکی بەڕێزیان بتوانن پەیامێکمان بۆ بنێرن لە کورسات مەگەزینەوە پەیامەکەی دابنین بۆ هەر کوردێک کە بینەری بەرنامەکەمان بێت. بەڵام بەهۆی خراپی دۆخی ڕۆژاوا بەهۆی خراپی هەڵەکانی ئینتەرنێت نەمانتوانی کە پەیامەکەی وەربگرین. تا ئێستا نەگەیشتووە بە دەستمانە. کەزیە شێعرەکەی خۆمم و ئاوازەکەشی هەر خۆمم بەداخەوە زۆر بە سەریعی تۆمارمان کرد چون مەوسمی شۆڕژ وایە گەر سەیری مامۆستا ناسر و مامۆستا حەمەد ڕێزا و تەواوی ئەو کەسانەی کە ڕەهبەرایەتی هونەریان کردووە بۆ هونەریان وەکو نمایندەی شۆڕژ بەکارهێناوە زۆر بە سەریعی بەرهەمەکانیان تۆمار کردو بۆیە ڕاستە زۆر بە سەریعی شوو بەناو خەڵکەوە. بەڵام ئەگەر گوێتان لە خودی بەرهەمەکە بێکە مۆسیقا و دەنگە کە بڵاوە لە کوالیتێکی زۆر بەرزدانیە بەڵام زۆر بە سەریعی شووە ناو خەڵکەوە هەر بشین خوا هەر بە موبایل و بەشتی زۆر بەسیت تۆمارم کردووە. دەستا خۆش ئەگەر سەد کەزیەدا بڕن
ئەگەر یەک کەس یەدا بڕن سەد کەس یاداوەنینەوە ئەگەر یەک کەس یەدا بڕن هەزاران داوەنینەوە مێژووی خەبات و بار خودان بە خوێنماندان و زینەوە لە هەر بەشێکی نیشتیمان گەورە و بچووک ژن و کچمان تەوقی گاردنی داگیر کرد بە کازیەدا بەستینەوە لە هەر بەشێکی نیشتیمان گەورە و بچووک ژن و کچمان تەوقی گاردنی داگیر کرد بە کازیەدا بەستینەوە هەزار سڵاو لە شاڕوانان لە پێشمەرگە و لە شاڕوانان خەباتەکەین هەر چوار پارچە لە بۆ ئازادی کوردستان خەباتەکەین هەر چوار پارچە لە بۆ ئازادی کوردستان لە چوار پارچە بۆ ئازادی یەک سوورت داچڕینەوە نابەزین و کوردین ئێمە ئازادیان نووسینەوە لە چوار پارچە بۆ ئازادی یەکسیر و داچڕینەوە نابەزین و کوردین ئێمە ئازادی ئاچنینەوە خەیاڵی خاوە دوژمنم گەر لای وا بێ کۆتایم دێ لە هەرجەیەک بمان بڕن لە جێی دیکە دەڕوێینەوە خەیاڵی خاوە دوژمنم گەر لای وا بێ کۆتایم دێ لە هەرجەیەک بمان بڕن لە جێی دیکە دەڕوێینەوە هەزار سڵاو لە شاڕوانان لە پێشمەرگە و لە شاڕوانان خەباتەکەین هەر چوار پارچە لە بۆ ئازادی کوردستان خەباتەکەین هەر چوار پارچە لە بۆ ئازادی کوردستان هەر بژیت و دەنگت نەڕزێت هەستت چۆنە کە دەنگت ئەبێتە نان بۆ منداڵێکی ڕۆژاوا ئەبێتە دەرمان بۆ بریندارێکی ڕۆژاوای کوردستان طبعا مرۆڤ زۆر خۆشە کاتێکە ئەبینێ ئەبێتە پێویستیکی کۆمەڵگاکەی و بە تایبەت لە ئەتوانێت کەرەستەیەک بدۆزێتەوە بۆ خزمەتی کۆمەڵگاکەی و لەگەڵ من ئەمەوێت جگە لە ئەو هەستەی خۆم پامێکشی دەم بۆ تەواوی هونەرمەندان من سوپاسی تەواوی هونەرمەندان ئاکەم کە لە ڕێگەی منەوە دەستیان هەڵگرت لە لایڤ موزیکەکانیان و هاتنە سەر شەقام و سوپاسی ئەو کەسانە شەکەم کە دیسانەوە و چاڵەنجی منیان قبول کرد کە سروودیان تۆمار کرد بۆ ڕۆژاوای کوردستان و بۆ شۆڕشە کوردیەکان بەڵام بەداخەوە تاکو ئێستا لە شارەکانە هێشتا هەیە ئێستاش خەریکی لایڤ موزیکن زۆر بەداخەوە یەکێک نەزانێت ئێمە لەم خاک و ئاوەیە ئەرکێک نییە جێبەجێ بکەین یەکێک نەزانێت هێشتا حەقی ئەو ئاو و خاک و نان و خواردن و پارە و کەسابەت و ژیان و نیشتیمانەمەندرینە زۆرترین زۆرترین ڕایگرتووە من هێشتا هەر بۆ ئەو نوخبە قساگەم کە ئەوانیش بێنە بەرەی ناو شۆڕشەوە و ئینسان زۆر خۆشە کاتێکە هونەر وەکو توخمێکی پاراستنیێتەوە کە بەکاردێنێ ئەوەی تر لە کۆتایی هەستەکانە ئیتر هەستەکان لە ناو سەنگەری بەرخودان و سەنگەری هەیەجانی ناو ئەو شۆڕشەیەکە لە هەر پارچێکی کوردستانە بێ لە بەتایبەت تۆ لە دۆخێکی ئاوایەکە ڕۆژاوای کوردستان وا خوێنی لێ چۆڕێ شتێک ئێمە بتوانین ڕایپەڕێنین ئەوەیە کە بتوانین لە ڕێگەی کۆمینە هونەریەکان و کۆمینە ڕێخستنیەکانەوە بتوانین کە پارە جەمە بکەین بتوانین لە ڕێگەیەوە داهات جەمە بکەین خواردن پێویستی هەر شتێکە پێویست بێ بۆی کە ئێمە لە دەستمان بێت چون واکەنە کاریگەری هەیە بۆ خۆی لە ئاستی جیهانە هونەر بەدەسەڵاتی یەکەم داێت چون ڕاستە و خۆر لەگەڵ شعوری ئینساندایە و هیچ ئێستا عەرەبێک بێت دانیشێ ئەو شتە بڵێ کە بۆ کووردە ئەو حساسە ناگەێنێت چون ئەوە منم کە بەشێکی ڕۆحم لەوێ ئەوە تۆی کە مەسن تەسحێ داوە بۆ وڵاتە ئەوە فڵانی کوردیە کە تواوەتەوە لە ناو بنەماڵەکەی لە ناوەن فالاتواتەوە بۆی ئەوەی کە هونەرمەندێکی کوردی ڕەسەن ئەتوانێت ئەم کاریگەریەدانێ هەر لە وابزانم توانێت وەکو توخمێک بۆ پاراستنی نەتەوەکە بۆ ئیتر بۆ ئەرکی خۆی ڕاپەڕێنێ پێما بێ وەرکە ئیتر پێویست ناگە ئینسان زۆر وا پیشانی باکە خەریکی پیاوەتی کردنە کاک محەممەد گەرمیان و قەڵای شێروانە لانکەی هونەری ڕەسان ئێوە لە کۆنسرتەکەیە کە زیە کە تایبەتیشە بە ڕۆژاوای کوردستان چی پێشکەشەکەن طبعا ئێمە گروپی مۆسیقای قەڵای شێروانە برایانم ماوسە فەرمانی برام کار برای خوێنیمە
برا گەورەی منەوە ساڵێک لە من گەورەترە مامۆستا عومەر من بۆ یەک سلامت دنیاخوا کاک دیاکۆ کاکانەمانە ئیقاعن مامۆستای یونس و کاک دیار سێ دەنگ بێژمان لەگەڵایە 4 دەنگ بێژین کاک ئاودێریش هەر کلارنێژەرە لەگەڵمانە بەڵام 4 کەسمان دەنگ بێژین هەموو ئیشەکان بە کۆرسە وترێتەوە هەموو زۆربەی ئەتوانم بڵێم 95 ئیشەکان بە کۆرسە وترێتەوە کاک پەروەر کەرێرەوە سڵاو ڕێزم بۆ هەیە لە سلێمانیوە لەگەڵمانە لە سلێمانیەوە هات بۆ زۆر بە یعنی یەکەم کەس بوو کە ئەو موقفە جوانی دەربڕی لایڤ موسیکی ڕاگرت هاتە بەرێگەل ئەوە زۆر بۆ من زۆر جێ ئەرزشە کاک پەروەر و هەل لە کۆنسرتەکەشمان بەشدارە کاک بێستونیش هەر دەنگ بێژە لەگەڵمانە کاکە ئاودێریش کە هەر لەگەڵمانە دەنگ بێژە بۆ خۆشم برای بچووکی گروپەکەم و تاکیکی چکۆڵی ئەم کوردستانم لە ناوێ هەم موزیک ژەن و هەم گۆرانی خوێنم دەستان خۆش بێت هەر بژینەوە هیچ بەرهەمێکی ترمانە بێت تا حەزەکەی با مامۆستا ناسری ڕەزازی باشە بەرهەمێکی لە کاتی خۆیدا بۆ شۆڕش تۆمار کردووە لێرەوە سڵاو ڕێزی زۆر تایبەتم بۆی هەیە مامۆستا ناسری ڕەزازی و مامۆستا حەمەجەزا کە دوو کارەکتەری زۆر گەورەی ناو هەیەجانە شۆڕشیەکانن و دەستی ماندووبوونیان ئەکوشم و ماچیشەکەم سەربەرزم پێیان سڵاو پێشمەرگەی قارەمانی هەیە من باوکم بۆ خۆی لە ڕابردووە لە کۆمینی ئەسکەری کوردیا بووە و لە پێشمەرگە بووە لە ساڵانی ڕابردووە و ئەتوانم بڵێم زیاد لە 30 ساڵ خەباتی پێشمەرگایەتی هەیە لە منتیقەی گەرمیانەوەوانەیە لێرەوە سلامت میاخوا وشەی شەڕوان وشەی پێشمەرگە ئەمانە بۆ خۆی لە ئینەکەیە بە پێشمەرگە هەیە بەڵام هەندێک لە تێکستەکە با بڵێن بە ئاگاداری مامۆسا لێرەوە کە پێڵێم دەستکاریکی چکۆڵم کردووە بە حکمی ئەوەی کە بۆ پارچەیەکی ترە و ئەمەی جیاوازینی هەر کوردستانە هەر کوردستانە سڵاو پێشمەرگەی قارەمان چاکترین ڕۆڵەی کوردستان پڵنگی سەر شاخ و وەردان هەڵۆی خوێناوی سەربەردان شەڕیمە شەڕی ژیانە بۆ ئازادی کوردستانە شەڕی باوەڕ و ئیمانە یان کوردستان یان نەمانە یان کوردستان یان نەمانە ئەم خاکە خاکی کوردیە خۆ خاوەنی دیکەی نییە ئەم خاکە خاکی کوردیە خۆ خاوەنی دیکەی نییە سەبەب بۆ هێرشیوی چییە کوردستانە و کورد خێویە سەبەب بۆ هێرشیوی چییە کوردستانە و کورد خێویە شەڕیمە شەڕی ژیانە شەڕی باوەڕ و ئیمانە بۆ ئازادی کوردستانە یان کوردستان یان نەمانە لەگەڵ کوردستان پەیمانە گەلی کوردی ئازاود لێرە ستەڕاپەڕاوێنەی شێر گەلی کوردی ئازاود لێرە ستەڕاپەڕاوێنەی شێر لە کوردستان ڕامێنە تێر وێران بووە وڵاتی زنوێر لە کوردستان ڕامێنە تێر وێران بووە وڵاتی زنوێر شەڕیمە شەڕی ژیانە شەڕی باوەڕ و ئیمانە لەگەڵ کوردستان پەیمانە بۆ ڕزگاری کوردستانە یان کوردستان یان نەمانە هەر بژیت و دەنگت نەڕزێت لە کاتێکا تۆ لەسەر ستەیج لە کۆنسرتێکە بەشدارە بیت و تایبەتە بە ڕۆژاوای کوردستان لە هەمان کاتە باوکت لە ڕۆژاوای کوردستان خزمەتەکات چەکی لە شانە تۆ بە دەنگ و باوکت بە چەک خزمەت بە کوردستانەکەن باشە هەردووکیان خزمەتە بەیامێک بگەینە بە باوکت چی پێڵێت من لێرەوە سڵاو ڕێزم بووە باوکی گیان من جامانەکەی تۆ تەمان لەبەرەوەی هەرجامانی سەردەمی ژیانی پێشمەرگایەتیش سەردەمی ژیانی پێشمەرگایەتی و سەردەمی ئیشکردن و با بڵێن ئەوەیە تۆزێ جامانەکەت کۆنە بەڵام من لێرەوە زۆر شانازیت پێوە کەم وە سوپاسی ئەوەتە کاک محەممەد بۆ ئێرە قسە بکە فەرموو لەوانەیە جامانەکە تۆزیە کۆن بێ و دڕاوە بەڵام بۆ من ئەوە جێگای زۆر شانازیە کە کوڕی تۆم و تۆ ئێستا لە پاچەیەکی کوردستان وا خەریکی خەباتەکەی بۆ ئازادی ئەم نیشتیمانەوە تەمەن باوکم کە سوکاری شەهیدە و کە سوکاری ئەنفالە ئەو تەسحەیی کە داوێتی لە گەرمیانە هەروای کردووە ئەزانێ
کە ئێمە مێژێکی خۆشمان لەگەڵ دوژمنانی کوردانیە بێتە هەر شوێنێک کە بە تەواوەتی جینۆساید یەکەن بۆیە باوکم وتی من قبڵم نییە کە شەرەف و ناموس و کەرامەت و خاکی کورد بکەوێتە دەست نەیار بۆیە کوڕم ئەوەی کە بەیەوە ئەکرێ لە ناو پاشووری کوردستانە بە من ناکرێت چوەکو هونەر چوەکو ئەندازیاری چوەکو پێگەی بەرزی جیاوازی سەبکە جیاوازەکانی معریفە بۆیە من ئەڕۆم ئەلەوێ بۆ یەک پارچەی و کورسانێکی گەورە خەباتەکەم ئێوەش بشن لەوێ هاوکاری بۆ ئێمە بۆ کوردانی ڕۆژاوا کۆ بکەنەوە من لێرەوە سڵاوێکی زۆر تایبەتم بۆی هەیە خۆزگا ئەنتەرنێت باش ببوایە و پەیامەکەمان پێ بگەشتایە و بمانتوانایە گوێمان لێ بێکە ئەویش چ پشگیریەکی بۆ کۆنسێرتی شانازی بە تۆ واکەین شانازی بە باوکتەواکەین شانازی بە هەر شەڕوانێک وەکەین کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان خزمەتەکە شانازی بە هەر کەسێکەوەکەین کە ئێستا لە ڕۆژاوای کوردستانە و خزمەتەکات بە خاکی کوردستان و خزمەتەکە بە ڕۆژاوای کوردستان بمانبوورە دڵمان پڕ کردیت زۆر زۆر داوای لێبوردنەکەم بەڵام بۆ باوکی ئازیزتا منیش ڕێز و سڵاوم بۆت هەیە دەستت ماچەکەم دەستە ماندووەکانت ئەگوشەم تۆ و هەموو ئەو کەسانەی کە ئێستا لەوێ چەکیان نەشانە و خزمەت بە خاکی کوردستان و خزمەت بە ڕۆژاوای کوردستانەکەن کاک محەممەد کۆتا بەرهەمان پێشکەش بکەیت واللهی جا تەمانوەکو بەرهەم بە حکمیەوەی کە ئێمە هاتین زیاتر بۆ قسەکردن لەسەر کۆنسەرت دۆخەکە چی پێویست بێت بۆ ئەم بابەتە پێم وا بێ قەلبی بنەکەی مامۆستا تایر لەم کاتەیە عینێکی باشە ئەگەر بەڵێ کاک محەممەد جا مامۆستا تایر ئەو کاتە شعری سامی ئەوداڵە قەلبی من گەر چەشنی لالە بێت و نەوتی تێ بکەن ئاگری دوژمن بێتە گیانم وەک چرا من پێ بکەن شەقشەقیکان گۆشت و ئێسقانم یەک بە یەک خێی تێ بکەن بێترزمێن دێمە مەیدان حکمە ئازادیم دەوێ گەر نەسووتێ نەخنکێم چۆن نەزارم سەرکەوێ ناچمە ناو جەرگەیە ژاران شان بە شانی وەک برام ڕوح و لاشە مێشنەکە ئەخ بۆ میلەتێکی حەقوراو باو شەوی پەر ترس و تاریک چۆن نەسووتێم وەک چران کۆمەڵی دامایە ژاران چۆن دەبینن بچنە پێش لێم گەڕێن با من بسووتێم ببمە خاک و خۆڵەمێش ببمە خاک و خۆڵەمێش ئەخ بە تاژارم پێ بگەن با بسووتێم و نەمێنم بەڵکە گەنج و لاوەکانم تێ بگەن بێنە مەیدان خوێن بڕێژێن تا حەقیوی پێ بگەن تا بزانێن غەرقی خوێنان کە حەقیوی خواردووە یا لە بۆ خوێن بڕێژێن دەرچێ دوژمن تا زوار هەر بژیت و دەنگت نەڕزێ سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئامادەبوونێت هیلاکمان کردی ماندوومان کردی دەست و چاوت خۆش بێت زۆر زۆر خۆشحاڵ بووم دووبارە کات و شوێن و
ڕۆژی کۆنسرتەکەمان پێ بڵیتەوە کۆنسرتی کەزیە تەمان کە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات تەسەوەرەکەم بۆ ئەوەی سلێمانیش هەر برادرانی خۆمان من دیسانەوە سوپاسێکی زۆر تایبەتی میدیای کورساتەکەم لەبەرەوەی لە مۆزوعی هەموو ئەو مەوسمە پێویستیانی کە پێویستە بۆ هونەر زۆر بە باشی دێتە پێشەوە ئەوە سەرتۆپی هەموو ئەو کارانەیە کە کورساتێکە کۆنسرتی کەزیە لە گەرمیان ئەنجام بدرێت شاید لە سلێمانی و لە قامشلۆش ئەنجام بدرێت لە کەلار لە هۆڵی هونەر کاتژمێر 3:30 یەکەم ئەوە ئابێ کۆنسرتە بێ ڕۆژی پێنجشەمە یەکەم با بڵێن ئەو چکە بلیتەکان زۆر زۆرن ئێمە مەجبورین بیکەینە دوو عەرز چکە جێ نابێتەوە کاتی دووەمیشی سەعات 8 کەواتە لە هەمان ڕۆژە ڕۆژی پێنجشەمە بێ دوو جار بۆی ئەنجامی بین بۆی ئەو هەموو خەڵکەش بتوانێت هەر بژیت زۆر سپاس بۆ تۆ دەستە خۆش بێت دووبارە ڕێز و سڵاوم بۆ باوکی بەڕێزت بۆ تەواوی شەڕبانە نە ڕۆژاوای کوردستان کە خزمەت بە خاکی پیرۆزی کوردستانەکەن